ڕۆڵێکی تری مزگەوتەکان مەکان للتەواصل الاجتماعي بين المسلمين. لە مزگەوتدا ئێمە پەیوەندی و سیلەمان پەیوەندیمان پتەوتر دەبێ. زۆر بەمان لەوانەیە بە ساڵیش بە 2 ساڵیش یەکتر نەبینین ئەگەر لە ماڵەکەی خوا نەبێت. ئەگەر ئەوە لە نوێژی جومعەدا کۆ نەبینەوە یەکتر نابینین. ئەوەیە پەیوەندی و برایەتی زیاتر دەکا. بۆچی دەچیتە ئەوروپا دەچیتە غەرب تەماشاکە پەیوەندی نییە لە بینی ئەو خەڵکەدا. بگرە لە نێوان خێزانێکدا پەیوەندی نەماوە. دایک و باوک ئاگایان لە یەکتر نەماوە. کوڕ و کچ و دایک و باوکەکەش ئاگایان لە یەکتر نە. هەر یەکە لە ژیانێکی خۆیدایە و تایبەت بەخۆی. هەر یەکە و خەریکی وەزعی خۆیەتی. کەس ئاگای لە کەس نییە. جیران ئاگای لە جیران نییە. گەڕەک ئاگای لە گەڕەکەی تر نییە. کەس جا هەندێک لە مسلمانان ئەمە بە صیفەتێکی جوان دەزان کاکە بچیتە ئەوروپا و کەس تەدەخولت ناکا. بەڵێ مسلمان نابێ حەسوودی بە مسلمان بەرێ و پێیەوە مەشغوڵ بێت و دائیمەن چاوی لەسەر بێت یا بە دوای عیب و عاریدا بگەڕێ. ئەمە صیفەتێکی ناشرینە، ئیسلام پێ ڕازی نییە. بەڵام لە لایەکی ترەوە دەبێ مسلمان ئاگای لە برای مسلمان بێت، بزانێ جیرانەکەی کێشەیەکی هەیە، مشکلەیەکی هەیە، محتاجیەکی احتیاجێکی هەیە، براکات دەوروبەرەکات. ئەی بەچی دەزانین لە مزگەوت و ماڵەکانی خوا کۆ دەبینەوە ئاگامان لە یەکتر دەبێت.